سڵاوتان لەبێ بەڕێزان سەرۆکی بەرەی تورکمانی لە بەیاننامەیەکدا دوێنێ داوای لە حکوومەتی عێراق کرد تورکمانەکان پڕچەک بکات ئەگەرنا داوا لە کۆمەڵگەی نێودەوڵەتی تورکیا دەکەن کە تورکمانەکان لە کەرکووک پڕچەک بکەن بە مەبەستی پاراستنیان. داوایەکی لەم جۆرە لە کاتێکدایە لە دوای جێگیربوون هێزەکانی پێشمەرگە لە سنوورەکانی کەرکووک و ناوچە کوردیەکانی دیکە بەشێک لە پێکهاتنەوەیەکانی تر باس لەوە دەکەن کە پێشمەرگە سەرجەم پێکهاتنەوەیەکان لەو ناوچانە پاراستووە. لە ئێستادا چی پاڵ بە تورکمانەکانەوە دەنێت داوایەکی لەم جۆرە بکەن؟ ئایا پێشمەرگە و شێوەی پێکهاتەکانی تر تورکمانەکان ناپارێزێت؟ داوایەکی لەم جۆرە و پڕچەکردنی پێکهاتە و نەتەوەکان تا چەند خزمەت بە پێکەوە ژیانی پێکهاتەکان دەکات؟ بە دیاریکراوی هەڵوێستی بەرەی تورکمانی سەبارەت بە هەرێمی کوردستان و کێش و گرفتەکان چین بەرامبەر بە کەرکووک و پرسی گەڕانەوەی بۆ سەر هەرێم و ڕیفراندۆم چی دەڵێن؟ بەڕێزان لە دیوی دومی هەواڵ تاوتوێن پرسیارانە و کۆمەڵی پرسیاری دیکەی پەیوەندیدار بە هەڵوێستی تورکمانەکان بە دیاریکراوی بەرەی تورکمانی دەکەین. بۆ مەبەستە میوانداری بەڕێز ئایدن معروف ئەندامی مەکتەبی سیاسی و هەروەها ئەندامی پەرلەمانی کوردستان لە بەرەی تورکمانیمان کردووە کە لە شاری هەولێر و لەگەڵمانە. کاک ئایدن سڵاو لێبێ بەخێر بێت بۆ بەرنامەکە. دوێنێ ئەرشەد ساڵحی سەرۆکی بەرەی تورکمانی لە بەیاننامەیەکدا داوای پڕچەکردنی تورکمانەکانی کرد. ئەکرێ بزانین هۆکاری هەڵوێستێکی لەم جۆرە و یاخود داوایەکی لەم جۆری تورکمانەکان لە ئێستادا چییە؟ بەڵێ پێشەجی زۆر سوپاسی بەڕێزتان دەکەین. بەڵێ دوێنێ لە بەیاننامەکەی بەرەی تورکمانی عێراقدا بەڕێز سەرۆکی جەبهەی تورکمان عێراق داوای پرچەکردنی تورکمانەکان کردبوو. ئێمە لەو کاتەدا کە لە کاتێکی ئێمەوا دەمن کە کاتێکی زۆر گونجاو و مناسبە لەبەرەوەی ئێمە ئەوها دەبینن تاکو ئێستا حکوومەتی عێراق بە تایبەتی حکوومەتی بەغداد تاکو ئێستا مافەکانی تورکمان زۆر پێشێر کردووە کە ئێوەش ئاگادارن کە ئێستا پێش هەفتەی لەمەوبەر لە دانیشتنی پەرلەمانی عێراق دەکە ئەوە بوو کە پرۆژە یاساکە بۆ پرۆژە یاسای ڕێخستنی مافەکانی تورکمان کە ئەوە پرۆژەیە ساڵێک لەسەرەوە ئیشکرا بوو پێشترش کە ئەنجومەنی وەزیران عێراق پەسەندی کردبوو ئەوە بوو کە ئەم پرۆژەیە کە شێوەی یاسایی خۆی گرتبوو ئەوە بوو لە پەرلەمانی عێراق هەفتەی ڕابردوو قبول نەکرا و تازیر کرا بۆ 3 مانجی تر لەبەرەوەش ئەوەش بووە گلەیەکی گەورەی لە نێو کۆمەلگای تورکمانی و بە تایبەتی حیزبە تورکمانیەکان و جەبهەی تورکمانی عێراقی. ئێمە لێرەدا ئەوەش ئاڵێنەوە کە ئێمە ئێستا کە دوێنێ بەرەی تورکمانی عێراقیش و تورکمانی عێراقانی پێشتریش کە ئەو داوایان کردبوو لە هێزی پێشمەرگەش ئەو داواکرابوو لە حکوومەتی عێراقیش ئەو داواکرابوو کە تایبەت بە تورکمانەکان هێزێکی تایبەتی دروست بکرێت بۆ ئەوەی بتوانی پارێزگاری تورکمانەکانی لەم ناوچانە و بە تایبەتی کەرکووک بکرێت. پێتان وایە هێزانی کە لەوێن بە تایبەت هێزی پێشمەرگە پارێزگاری لە پێکاتەکانی تر بە دیاریکراوی ئەوەی تورکمان نەکردووە وا داوایەکی لەو جۆرە دەکەن؟ ئێمە مەسەلەکە لەوەی دانیە ئێمە کە ئێستا ئەبینین کە پاش مانجی 11 حوزێرانە و لەو کاتەوە کە گروپی داعش کە دەستی بەسەر دەستی بەسەر ئەو منطقانەی داگرت و بە تایبەتی لە تەلعفەر و لە مووسڵ و لە باشووری کەرکووک و لە ئاملی ئەوە بوو تورکمانەکان بوونە هەدەف و ئامانجی لەو منطقانە. ئێمە نالێن کە پێشمەرگە نەیتوانێت محافظەوە پارێزگاری پێکاتەکانی ئەو منطقەیە بکاتن بەس لە عینی کاتیشدا دەبێت ئێمە وەکو پێکاتەیەکی گرنگ وەکو پێکاتەیەکی ڕئیسی لەو منطقەیە کە بە گۆرەی قانون دەستوری عێراق کە دەبێت کە تورکمانەکان سەیەم نەتەوە لەو منطقەی تاکو ئێستا هێزێکی تایبەتی سەر بە تورکمانەکان نییە کە بتوانێت حیمایە و محافظای تورکمانەکان بکات. ئێمە لەو مێژووە کە لە 11/6ەوە کە داعش تۆ منطقەی تورکمانەکانی بوونە ئامانج و کە لەو منطقەی نزیکەی 150,000 کەس ئاوەڕۆ بوون بۆ هەرێمی کوردستان و بۆ باشووری عێراق. لێرەش ئێمەش کە ئێستا پێویستمان بۆەوە هەیە کە ئێمەش کە هێزێکی تایبەتیمان هەبێتن هێزێکی کە تایبەت بی بۆ ئەوەی بتوانێت پارێزگاری تورکمانەکان بکات بۆ بتوانێت پارێزگاری ناوچەکانی ئەو ناوچانە بکات تورکمان. ئەگەر ئەم هێزە بوونی نەبێت پارێزگاری لە تورکمانەکان ناکرێت پێتان وایە بە ڕوونی و بە دیاریکراوی ینی بە پێشمەرگە
ئەوەی لەسەر پێشمەرگەیە بۆ پاراستنی پێگاتنەوەیەکان بە تایبەت بۆ تورکمان نەیکردووە و ئەگەر ئەگەر پێتان وابێ کە پێشمەرگە پارێزگاری لە تورکمانەکان دەکات چ پێویستیەکەیە کە هێزێک بۆ تورکمانەکان دروست بکرێت؟ بەڵێ پێشترش کە وەزارەت پێشمەرگە لەو بابەتە پرۆژەیەکیەوە هەبوو کە لەناو بوونیەی لەناو سیستەمی پێشمەرگە دەکا بۆەوەی بتوانێت لەو پێکاتەکانیش کە هێزێکی تایبەتی دروست بکات. یان لێرە هەرێمی کوردستان و حکوومەتی هەرێمی کوردستانیش پیشگیری لەو جۆرە هێزەی دەکاتن لەبەرەوەی کە ئێمە ئێستا پێشترش باسم کرد کە ئەوە بوو کە ئەوە ئیسپات بوو کە بۆ هەموو کەس ئەوە دیار بوو کە پاش 11 حوزێران کە داعش چووە ناو مووسڵ و تلعفەر ئەو منطقانە نە پێشمەرگە نە هێزی پێشمەرگە لەولاشەوە نە حکوومەتی عێراقی وایە هێزی عێراقی نەیتوانی پێکاتەکانی وایە نەیتوانرا ئەو پێکاتانە لەو ناوچانەدا حیمایە بکات و وایە پارێزگاری بکات. لەبەرەوەی ئێمە کە ئێمەش ئێستا ئەو دەبینی کە لەو منطقانێکە بە تایبەتی لەو منطقانە برین لە مووسڵ وایە لە تلعفەر و لەو منطقانێکە ئەو پێکاتانە جێگیرن وارە ئەو پێکاتانە بوونیان هەیە کە ئاوارە بوون هێزێکی تایبەتی بەخۆیەوان نییە. لەبەرەوەی ئێمەش لەبەر ئەوەش ئێمە داوای ئەوە کەین کە هێزێکی تایبەتیمان هەبێت بۆەوەی بتوانین حیمایەی لەگەر ئەوە داینینەکە لایەنە تورکمانەکانی دیکە بە تایبەت ئەو لایەنە تورکمانانەی کە لە هەرێمی کوردستاندا هەن پشگیری ئەم داوای ئێوە دەکەن بۆ دروستکردنی هێزێکی تورکمانی؟ بەێ ئێمە ئەم بەرەی تورکمانی عراقی هەم لە دەرۆ بەرەی تورکمانی ئەو سیاسە پارتە بە تایبەتی لە کەرکووکە مرکزیان لە کەرکووکە بە شێوەیەکی عام بە شێوەیەکی گشتی تورکمانەکانی عراقە لە دەرەوەی هەرێمی کوردستانن ئەوان داوای هێزی تایبەتی بۆ تورکمانەکان دەکەن. ئێمە دیسان ئەوەی دووبارە ئەکەمەوە کە ئێمە کە داوای هێزی تایبەتی بۆ تورکمان دەکەین و داوای هێزێکی لەو جۆرە دەکەین ئەوە مەقسەد نییە کە ئەمە پێشمەرگە نەیتوانێت کە حیمایە وایە محافظەی کەرکووک بکات و وایە نەیتوانێت محافظە ئەو پێکاتانە بکات و لە ئەساستە کە لەو ڕۆژەوە پێشمەرگە توانیت و بە ئیمکانەتی خۆی کە محافظە و پارێزگاری ئەو منطقانە بکات و بەڵام کاک ئایدن پارێزگاری ئەو پێکاتانە بکاتن کە لەو ناوسەربوونیان هێزێک بۆ تورکمان پرچەکردنی تورکمان پێگاتەکانی دیکە کە دیارە کەرکووکە و ناوچانە پێگاتی جیاوازی تێدایە پێدوانیە ئەمە بارودۆخەکە ئاڵوسر بکات دەگە هەر پێکهاتەیەک بە جیاواز بۆ خۆی یاخود هەر ئاینزایەک بە جیاواز پرچەک بکرێت هێزی بۆ دروست بکرێت بارودۆخەکە ینی ئاڵوسر ناکات بە جۆرێک کە دواتر کۆنتڕۆڵکردنی زەحمەت بێت؟ نەخێر ئێستا مەگەر نەخێر ئێمە ئێستا بە شێوەیەکی یاسایی بە شێوەیەکی قانونی ئەو داوامان کردووە لە حکوومەتی عێراق. یەکەمش دەبێت حکوومەتی عێراقی مەسئولیەت و لێپرسراوەت یەکەمە بۆ ئەوەی بتوانێت حیمایەی تورکمان بکاتن لەو ناوچاتە بە تایبەتی ئەو ناوچانە ئێستا کە لەژێر دەسەڵاتی داعشدایە کە ئێمە ئێستا دەبینی کە لە منطقەی دووز وایە لە منطقەی داقوق لە غەیری پێشمەرگە هێزی تریشەیە کە وەکو ئاسایب حەقەیە بە ناوی شیعی هەیە بە ناوی سونە هەیە و گوروبەکانتکە هەیە ئەو هێزانێک کە ئێستا بە ناوی قووەت بەدر هەیە ئێمە دەبینی لەو منطقانە کە ئەو هێزانە بوونە هەدەف لەژێر فەرمانی کێدا بێ ئەگەر هێزێک بۆ ئێوە لە تورکمانەکان پرچەک بکرێت یعنی هێزێکی حزبی بەری تورکمانی مهم نییە ئەو هێزە لەجێر نانە هێزێکی ئەو هێزە نابێتە هێزێکی حزبی و بەرێ تورکمانەوەی حزبێکی سیاسی تورکمانێ ئەم هێزە دەبتە هێزێکی نەتەوەی تورکمانی کە بتوانێت پارێزگاری مافەکانی تورکمان بکاتن لەو لەبەرەوەی ئێمە ئێستا ئەوە بین لە 2003ەوە ئەو مهم نییە گرنگە لە فەرمان چێدا بێت مهمەوەیە دەتوانێت بە تەنسیق لەگەر پێشمەرگەوەیە تەنسیق لەگەر عێراق وەزارەتی دیفاعی عێراق ئێمە لەگەر ئەوەی داین کە بتوانین چۆن بتوانین کە حیمایەی ئەو تورکمانەکان بکەین کە لەو ناوچانە ئێستا بوونە ئامانجی گوڕبە تێرۆریستەکان لەو مەنتیقانە دەگەڕێمەوە بۆستین کاگایدن کات دەدەمێ و دەمێ زیاتر لەسەرمە بۆستین بەڵام بیری بینەرانی بەڕێز دێنمەوە کە لە تۆڕی کۆمەڵاتی فەیسبوک لە پەیجی نارتی دەتوانن پرسیارەکانتان لە ڕێگەی کۆمنتەوە بنووسن و پرسیارەکانیشتان لەسەر شاشەی نارتی دیارە دەردەکەون.
کاگایدن لە تۆری کۆمەڵاتی فەیسبوک کۆمەڵێک پرسیار هاتوون لەسەر ئەم بابەتە پرسیارێک دەڵێ دەپرسێت ئایا لەژێر کاریگەری تورکیادا ئێوە لەژێر کاریگەری تورکیادا داوای دروستکردنی هێز و پڕچەکردنی تورکمانەکان دەکەن؟ نەخێر ئێمە شتێکی وها نییە لە ژێر کاریگەر وایە لە ژێر تاسی تورکیادا ئێمە وەکو تورکمانەکان عراق کە پەیوەندێکی باشمان هەیە لەگەر دەوڵەتی تورکیاش کە لەگەر هەموو ئەو دەوڵەتانە کە مختصن بە کاروباری عراقەوە بە کاروباری ناوچەکانەوە ئێمە لە ژێر کاریگاریز دەوڵەتێک نییە ئەوە داواکاری ئێمەیە و ئەوە تەڵەبی ئێمەیە و ئەمە داواکەن ئەوە شتێکی واقعیە و شتێکی سەرۆکی بەرەی تورکمانی دەڵێت بۆ تورکمانەکان داوا لە تورکیا دەکەین کە پرچەکمان بکات. نادونێ ئەوەی کردەوە گوتی ئەمە داوای لە تورکیام نەکردووە ئەمن داوای لە حکوومەتی عراق کردووە دە حکوومەتی عراق یەکەم حکوومەتە و یەکەم مەسئولەتی زۆر بەس لەو کردووە ئەگەر عێراق بەدەم داواکاریەکەتانەوە نەهات ئێوە هانا بۆ کۆمەڵگەی نێودەوڵەتی و لە نێویشیاندا تورکیا دەبن ئەگەر عێراق یارمەتی نەدان. بەێ ئەو کات کە عێراق ئێمە دەڵێن ئێستاش ئەڵێن کە عێراق دەوڵەتی عێراق حکوومەتی عێراق تاکو ئێستا نەیتوانیوە پێکاتەکانی ئەو مانتیقانە بە تایبەتی تورکمان و ئاشووری و یێزیدی و مەسیحی لەو منطقە نەیتوانێت حیمایە بکات و لەبەرەوەی ئێمەش وەکو پێکاتێکی وتم گرنگ لەو منطقەی لە تلعفەر و لە مووسڵ و لە کەرکووک و لە باشووری کەرکووک و دووز و لە منطقەی سلاحەدین تاکو ئێستا وەزارەتی دیفاع عێراق و حکوومەتی عێراق و هێزی عێراق نەیتوانێت حیمایەی تورکمان بکات لە منطقەی لەبەرەوەی ئێمە ئەوە 10 ساڵێ بوونە هەدەف و چەکیان پێنەدان ئێوە داوای چەک دەکەن لە تورکیا؟ ئێمە ئەگەر ئەو کات ئێمە کە حکوومەتی عێراق ئەو لێ پسراوەی هەڵنەست ئەو کات ئێمە داوای چەکیش لە حکوومەتی تورکیا ئەکەین لە کۆمەلگای نێودەوڵەتیش ئەکەین لە ئەوروپاش دەکەین لە ئەمریکاش دەکەین بۆ ئەوەی بۆ حیمایەکردنی تورکمانەکان لەو منطقەیە. بەڵێ پرسیارێکی دیکە تۆڵە دەڵێت تۆڵە سەراوی دەڵێ ئایا ئەم هێزە لە چ سنوورێکدا و لەژێر فەرماندەیی کێدا دەبێت پێشمەرگە یان سوپای عێراق یان تورکیا؟ ئێمە وتمان لە پێشتر ئێمە هاوڵاتی عێراقین تەبی ئەوە لە ژێر فەرماندەی تورکمانەکان دەبێت لەو منطقانە بە تایبەتی لە کەرکووک و لە تووز و تاقۆق و لەو منطقانە کە ئێستا تورکمان بە شێوەیەکی لەو منطقانە بوونە هەدەف و ئامانجی گروپی تێرۆریستەکان. ئێمە لێرە پێشمەرگە زۆر گرنگە حکوومەتی عێراقیش زۆر چکە بوونیان هەیە لەو منطقە ئێمە بە تەنسیق لەگەر هەردوو لای دەتوانن حیمایە منطقەی خۆمان بکەین. بەڵێ دیارە چەند پرسیارێک هاتوون باسەوە دەکەن کە چەکدارکردنی تورکمانەکان دەبێتە هۆی ناسەخەمگیری کەرکووک بەڵام پرسیارێک باسەوە دەکالێت تا چەند دەپرسێت تا چەند یەکگرتووی هەیە لە نێوان لایەنە تورکمانەکاندا ئەمە تەنها هەڵوێستی بەری تورکمانی یاخود کە لایەنی تورکمانی دیکەشن کە هەڵوێستیان جیاوازە ئەم یەکگرتوویە هەیە کە هەمویان هەوڵوێست بن لەسەرەوەی کە پێویستە لە ئێستادا تورکمانەکان پڕچەک بکرێن. بەڵێ تورکمانەکان لەو هەڵوێستە لەو مەسلەو کێشە یەک هەڵوێستن بە تایبەتی کە ئەو تورکمانانە کە لە دەرەوەی هەرێمی کوردستان عێراقن کە بە تایبەتیش لە وتم لە کەرکووک و لەو منطقانەی کە ئێستا جێی ناکۆچی لەسەرە و لەلایەن داعشەوە دەستی بەسەر دەگیراوە تورکمانەکانی ئەو منطقانە بە سەرۆکایەتی بەرەی تورکمانی عێراق و لەگەر پارتەکانێتی کە هەیە هەڵئەستێن داوای ئەوانیش کە پشتگیری لە مووقفی بەرەی تورکمانی عێراق دەکەن کە بەرەی تورکمانی عێراقیش کە لە سەتا هەفتای تورکمانەکانی نوێنەری تورکمانەکان دەکاتن لە پەرلەمانی عێراق و لە کەرکووک و لەو منطقانێک کە پێگەی تورکمانی تێدایە. بەڵێ سەبارەت بە شێواز و میکانیزمی ئەوەی کە ئێوە داوای دەکەن ینی ئێوە دەتانەوەکو بەری تورکمانی ئەندامەکانی خۆتان چەکدار بکەن یاخود گەنجانی تورکمان ئالێتی دروستکردنەکەی چۆن دەبێ ئەوەی کە تاکو ئێستا لای خۆتان دروست بوو بێ؟ ئێمە لە 95ەوە کە لە تەسیسی بەرەی تورکمانی عێراقەوە ئێمە کە گروپێکی چەکداریمان هەیە کە بە ناوی مەکتەبی ئاسکەری نووسنگای ئاسکەری جەبهەی تورکمانی ئەو کات لە هەولێر دامەزرا ئەوە بوو لە پاش 2003 کەەوە گواستراوە بۆ مرکزی کەرکووک ئێستا ئەو مەکتەب ئاسکەریە نووسنگای ئاسکەریەکە نفوزی 5,000 چەکداری تورکمانە کە ئەمانە حیمایەی
پاسەوانی مقارەکانی بەرەو تورکمانی و لە کەرکک و لە دەرەوەی کەرکک کە ئەمە یەک دووش ئێستا لە منطقەی ئامرلی و لە داقوق و لە منطقەی قەرەتەپە و لەو منطقانش کە لە گەنجەکانی تورکمانەکان کە هێزێکی چەکداری هەیە کە ئەم هێزە چەکداریە ئێمە دەمانەوێت ئەم هێزە چەکداریە بە شێوەیەکی بە پشگیری بەرەی تورکمانی عراق و بە پشگیری لای ئەو هێزە ژمانە ئێستا و ئێستا نزگەی هەزارە ینی ئەو گروبانەکە ئێستا دەرەوەی پێشمەرگە حیمایەی منطقەی هاوشانی هێزەکانی پێشمەرگە بەڵێ ئەوانە بەڵێ ئێستا لەگەر برا پێشمەرگان هاوشانی لەگە برا پێشمەرەکان کە لە بەرەکانی جەنگدان لە بەرامبەر داعشدان لەو منطقانێک کە لە منطقەی بەشیر و لە ئامرلی و لەو منطقانەی کە لە باشووری کەرکک ئێستا شەڕی تیادایە ئەو هێزە نوێشی کە دروست دەکرێت مەبەستمەوە بوو ینی تەنها بۆ وەکو هێزێکی پشتیوانی دروست دەکرێت بۆ پاراستنی هەندێک لەو ناوچانە یاخود ئامادەن بچنە هێڵەکانی پێشەوەش لەگەڵ شەڕی دژ بە داعش ئەمە وەکو ئەم هێزە وەکو هێزێکی پشتوانیە کە بۆ بەرەنگاری بوونی داعشە و کە لەگەر هاوشانی و لەگەر برا پێشمەرگەکان کە لە بەرامبەر داعش لەو منطقەی کە بتوانن لە حیمایە و پارێزگاری ئەو منطقەی بکەن کە ئێستا تادیداتی لەسرە. بەڵێ زۆر باشە پرسیارێک کاک ئایدن کە بەشێکی پرسیارەکانی تۆڕی کۆمەڵاتی فەیسبووکی لەسەر تورکیایە بۆچی ئێوە کوبەری تورکمانی بەردەوام تۆمەتبار دەکرێن بە جێبەجێکردنی ئەجەندای تورکیا لە کەرکک بە دیاریکراوی ئەمە زۆر ئەو قسەیە کرا پێشترش کە ئەوە لە 95ەوە کە لە تاسیسی بەرەی تورکمانی عراقیشەوە کە ئەو تۆمەتبارە ئەوانە هەموو باترن لەبەرەوەی کە لە مووقفی سیاسی ئێستا جەبەی تورکمانی عراقی دیارەکە کە ئێمە وەکو جەبەی تورکمانی عراقی داوای چەک لە تورکیا بکەن ئەمە بەڵگەیەک نییە بۆ ئەوەی کە ئێوە ئەم ڕخنەی ئەم پرسیارێکە لێوە دەکرێت نەخێر ئەوە حکوومەتی نەخێر ئەوە بەڵگەنیە ئێمە جەبەی تورکمانی عراقیکە داوای لە تورکیا و لە ئەوروپاش ئەەکەین ئێستا مەسەلا حکوومەتی هەرێمی کوردستانیش کە داوای چەکی لە تورکیا و لە ئەمریکا و لە دەوڵەتی ئەوروپا کرد کە بۆ مانای نییە کە ئەوە حکوومەتی هەرێم پاشکۆی تورکیا و دەوڵەتە ئەوروپەکانە ئێستا حکوومەتی تورکیا و یا دەوڵەتی تورکیا بە شێوەیەکی ئەم کە دەوڵەتەکە لە ناوچەکەتە کاریگەری هەیە و کە پەیوەندێکی زۆر باشەیە و لەگەر هەرێمی کوردستانی عراق و لەگەڵ ئەحزابە کوردیەکان و لەگەر ئێمەش پەیوەندێکی زۆر باشەوە بە تایبەتی لەگەر جەبەی تورکمانی عراقی. بەڵێ ئێستا هەڵوێستی ئێوە لە دوای ئاساییبوونەوەی پەیوەندەکانی تورکیا لەگەڵ هەرێمی کوردستان بە دیاریکراوی پێشتر بەری تورکمانی لەگەڵ هەندێک لەلایەنەکانی ناو هەرێمی کوردستان ناکۆکی سیاسی هەبوو ئەم نزیک بوونەوەی بۆتەوەی کە ئێوەش پەیوەندەکانتان ینی ئاسایی بێتەوە لەگەڵ لایەنانە بەتایبەت بۆ نمونە ئێوە لەگەڵ پارتی دموکراتی کوردستان بەڵێ ئێمە لە پێش هەمووچین ئەمە حیزبێکی سیاسی عراقینە کە ناوەکەشی بەرەی تورکمانی عراقیە ئێمە پێش زۆر بە کورتی سپاس دەکەم کاتمان کەمە پشتیوانی لەوەکەین کە پەیوەند بەڵێ ئەمە تەییدەوە پشتیوان لەوە دەکەین کە تورکیا پەیوەندی لەگەر هەرێمی کوردستانی عراق باش بوو هەرێمیش حکوومەتی هەرێمیش پەیوەندی لەگەر تورکیا باش بێتن ئەوە لە بەرژەوەندی هەردوو لایە ئێمە وەکو جەبەی تورکمانی عراقی ینی ئەو پەیوەندە نێوان پارتی و لەگەر تورکیا و یەکێتی لەگەر تورکیا و علاقەی بە پەیوەندیەکانی بەرەی تورکمانی و پارتی و یەکێتی نییە لەبەرەوە ئێمە پێشترش کە لەگەر یەکێتی و پارتی پەیوەندیمان باش بوو لە کاریگەری نەبوو ئەماسایبوونەوە لە سەراسایبوونەوەی پەیوەندیەکانی ئێوەش کاریگەری نەبوو لەسەرەوەی ئێوەش بەڵێش کاریگەریشی دەمەوێت هەڵوێستی ئەوە بزانمەوە کوبەری کاریگەری هەیە کاریگەریی هەیە بە کورتی سوپاس دەکەم ئێستا هەڵوێستی ئەوە پێتان وایە چارەسەری کێشەی کەرکووک دوجار لە هەولێرە یاخود لە بەغدایە ئێمە لەگەر ئەوە داین کە دەبێت پێکەوە دابشین ئێمە و لەگەر قیادەی کوردی چکە کەرکووک مەسەلەشی حساسە تورکمانیش لە کەرکووک پێگەی سیاسی ئێمە وەکو بەرەی تورکمانی عراق کوردستان ئێمە مەشروعی جەبەی تورکمانی ئەوەیە کە ببێت بە هەرێمێکی تایبەت و سربەخۆ و بە بەشداریکردنی هەموو لایەک ئێمە ئەو پرۆژێ تەییدی ئێستا ئەو پرۆژە دەکەین کە تورکمانەکانی کەرکووکیش کە تەییدی ئەو پرۆژەکەن لە نەتیجەدا بۆ ئێمە لە نەتیجەدا مەسەلەی کەرکووک کێشێ کەرکووک خەڵکی کەرکووک قەرار ئەداتن
عادل معروف ئەندامی مەکتەبی سیاسی بەری تورکمانی وەها سەرۆکی فراکسیۆنی بەری تورکمانی لە پەرلەمانی کوردستان سوپاس بۆ بەڕێستان کاتمان نەما پرسیارمان زۆرمان بوو سوپاس بۆی کە لە شاری هەولێر و لەگەڵمان بووی بەڕێزان سوپاس بۆ ئێوەش کە بینەری بەرنامەکە بوون کاتی خۆش بۆ هەموو لایەک و خواتان لەگەڵ